سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. جوتیار عادل نووری و تەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنەمەڵیدا هۆکاری هێواش دابەشکردنی موچەی ڕاگەیاند و ئاماژەی بۆدا پارەی پێویستیان لەبەردەستدا نییە بۆ دابەشکردنی موچەی سەرجەم وەزارەتەکان. وتیشی حکوومەتی عێراق ئەمڕۆ بڕیاری داوە بەناردنی 200 ملیارەکە بۆ مانگی دەی ئەم ساڵ و لەگەڵ ئەوەشدا 3 ملیار دینار بۆ زیان لەکەوتووەنی لافاوەکەی هەولێر. ئەمە لە کاتێکدایە ئەمڕۆ 7 ڕۆژە دابەشکردنی موچەی مانگیدا دەستی پێکردووە. بەڵام تا ئێستا تەنها وەزارەتەکانی تەندروستی، دارایی، ناوخۆ و پێشمەرگە و شەهیدان موچەیان پێدراوە و بڕیاریشە ئەگەر گرفتیان بۆ دروست نەبێت سبەی چوارشەممە موچەی وەزارەتی پەروەردە دابەش بکەن و بڕیار وایە دوای وەزارەتی پەروەردە هەفتەی داهاتوو وەزارەتەکانی دیکەش موچە وەربگرن. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم لە وەڵامی وەزارەتی خوێنی باڵا باز لە پاشەکشەی وەزارەتەکە دەکات و ڕای دەگەێنێت لە ساڵی 1992 تەنها زانکۆی سلێمانی 100 خوێندکاری پزیشکی هەبووە، بەڵام لە ئێستادا بە هەموو زانکۆکانی کوردستان توانای وەرگرتنی 250 خوێندکاریان نییە، لە کاتێکدا ئەم ساڵ 250 خوێندکار کۆنمرەی 99 سەدیان بەدەست هێناوە. دەژێت ڕێژەی دەرچوون لەم ساڵدا بەراورد بە ساڵی ڕابردوو زۆر کەمترە و نیوەی ئەو خوێندکارانی بەشداری تاقیکردنەوەی وزاریان کردووە دەرچوون. وەزیری پەروەردە باز لەوەش دەکات کۆمەڵێک هۆکار هەیە کە خوێندکاران کۆنمرەی زۆر بەدەست بێنن، لەوانە خێزانەکان زیاتر گرنگی بە خوێندن دەدەن، بەشێکیان مامۆستای تایبەت بۆ خوێندکارەکانیان دەگرن، بەشێک لە خوێندکارانیش خۆیان بۆ ساڵی دووەم دەهێڵنەوە. ئەم قسانەی وەزیری پەروەردە لە کاتێکدایە بەردەوام باز لە دابەزینی ئاستی زانستی و کوالەتی کارتی پەروەردە و خوێندنی باڵا و خراپ ئیدارەدانی زانکۆکانی هەرێم دەکرێت. چەند جارێکیش وەزیری خوێندنی باڵا هۆشداری لە کارەساتی زانستی و پەروەردەیی ڕاگەیاندووە. حکوومەتی هەرێمی کوردستان کارەکانی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن ڕادەگرێت و هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێنێتەوە دوو ئەندامی ڕێکخراوەکە ئەندامی باڵای حیزبی سیاسین کە ئەمەش بەپێی پێڕەوی ناوخۆی ڕێکخراوەکە نایاساییە. فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان ڕایگەیاندووە یوسف محەممەد سادق و تەلار لەتیف ئەندامی باڵای حیزبی سیاسین و لە بڕیار و کۆبوونەوەکانی ڕێکخراوەکە بەشداریان کردووە و ئەمەش بەپێی پێڕەوی ناوخۆی ڕێکخراوەکە نایاساییە، چونکە نابێت هیچ ئەندامێکی ڕێکخراوەکە ئەندامی باڵای حیزبی سیاسی بێت. دوای ئاگادارکردنەوەی فەرمانگەی ڕێکخراوەکان بەواژۆی دکتۆر ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران کارەکانی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن ڕاگیرا. ئەمڕۆ مەرجعیەت بە فەرمی خۆی لەبارەی سەرۆکوەزیرانی داهاتوو یەکلا کردەوە و دەڵێت دەبێت سەرۆکوەزیران بە تەوافق دیاری بکرێت. میدیا عێراقیەکان بڵاویان کردەوە مەرجعیەتی باڵای شیعەکان محەممەد ڕەزا سیستانی دیاری کردووە بۆ گفتوگۆ لە نێوان هەردوو بەرەی براوەی هەڵبژاردنەکان کە موقتەدا سەدر سەرۆکایەتی دەکات لەگەڵ ناوەندی هەماهەنگی شیعی کە خۆیان بەلایانی زیانمەندی هەڵبژاردن دەزانن و ئەو حیزبانەتیاندا بەشدارن کە پێشتر دەسەڵاتی سەربازی و حکومی عێراقیان بەدەستەوە بووە. ئەوەش خراوەتە ڕوو پەیامی مەرجعیەت کە لە ڕێگەی محەممەد ڕەزا سیستانی بەلایەنەکان دەگەێنرێت ئەوەیە شیعە پێکەوە بەڕێکەوتن کاندیدی سەرۆکوەزیران دیاری بکەن و پاشان گفتوگۆ لەگەڵ کورد و سوننەکان بکەن بۆ یەکلاکردنەوەی پۆستەکانی دیکە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.